إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمانان بريز لسر أو فرمايشتي كبيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي: لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع: عن عمره فيما أفناه، وعن علمه فيما فعله، وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه، وعن جسمه فيما أبلاه. بردوام هفتي بيشو بشي خاڵی یەکەمی ئەو چوارشتەمان باس کرد کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە مرۆڤ لە حیسابەکەی نابێتەوە تا پرسیاری ئەم چوارشتەی لێ نەکرێ. یەکەمیان لەسەر تەمەنی تا ئەو کاتەی کە ئەمرێ تەمەنی لە چیا بەسەر بردووە، محاسبەی ئەوەی لەسەرەکرێ. و هەفتەی پێشوو لەسەر عمر ڕۆیشتین و هەندێ باسمان لەسەری کرد. داواکارم خوای تەعالا کردی بێت هێمایی هیدایەتێکی زیاتر بۆمان ئینشاء الله تەعالا. ئەمڕۆ باسی خاڵی دووەمی ئەو حەدیثە ئەکەین کە پرسیارکردن لە علم، لەو علم و زانیاریانەی کە فێر بووی چی عەمەلێکت پێ کردووە. طبعاً خۆشەویستەکانم، زانست و علم بە نرخترین شتن کە ئینسان داوای بکا لەم دنیاە. بە نرخترین شت لەم دنیاە کە ئینسان بە دوایە بگەڕێ و داوای بکا، بێگومان زانستە، بێگومان. و خلافیش لەوەیان نییە کە ڕێگا بۆ لای خوا و ناسینی خوای پەروەردگار و گەیشتن بە ڕازابوونی خوای پەروەردگار لە دنیا و لە ئاخرەتە إلا بعلم شرعي، بزانستي شرعي بدەست دێ. هەلە بەر ئەوەیە کە ماڵ لە پێناوی علما سەرفەکرێ. ماڵ کاتێک گەیشتە مەوزوعی علم پارە خۆشەویستە، بەس کە گەیشتە مەوزوعی زانست سەرفیەکەی لە پێناوی علم و زانستە. لە پێناوی علم و زانستە عمر و تەمەن سەرفەکرێ. لە پێناوی علم و زانستە کاتەکانی ژیانت هەمووی ئەبەخشی، هێشتاوە ئەزانی کەمت کردووە. بە کورتی بۆ مختصری بە نرخترین شتەکانی ئەم ژیانە کە لەلات خۆشەویستە ئەی بەخشی لە پێناوی گەیشتن بە علمی شەرعی. وخوای تەعالا لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەرەکەی هیچ شتێکی نەفەرمۆ داوای بکە إلا علم نەبێ. وقل ربي زدني علما، سورەتی طه ئاەتی 114. یعنی داوای ئەوەی نەکردو هیچ شتێک زیاد، هیچ شتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوا بکە لە خوای تەعالا هیچ شتێکی بۆ زیاد بکە إلا علم نەبێ. خوای تەعالا بە پێغەمبەری فەرمووە: ئەی پێغەمبەری خوا، بڵێ پەروەردگارم زانستم زیادکە، علمم زیادکە. یعنی ئەوە دلیل گرنگی علمە، چونکە هیچ شتێکی تر، پارە، ماڵ، سەروەت و سامان، هیچ شتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای نەکردو خوای تەعالا بۆی زیاد کە ئیلا علم نەبێ.
ولقرآن بيروزة لسورة فاطرة آياتي بسهاشت خواهي تعالى أفرمي إنما يخشى الله من عباده العلماء، يعني براستقيني براستي تنها زانایان براستقيني لخواهي پروردگار اترسن، يعني او كساني كعلميان زيادر لخواه اترسن، او كساني كخواه زور اناسن زيادر لي اترسن. سيركي خلق واهية لكات آسايا كان بردوام دي بو مزقود نخيو نواريشة زور دي بو مزقود زور مثلا علاماتي ديني لخويا در أخاه، بس اگر قيشت هندي حالات سيركي او كسا سبحان الله لبربي علميكي قسيك كاب بيق جاب بيق قسا لواني حرشيش كاري كردوك شيبو چلكاتوا مع العلم لوچه حاجيش به لوچه سيديش به لوچه قشت بيانش فرزي مزقوتيش لمزقوتا شو علمي نية خوا باش ناناسي لبر او لحالتك كوكو بلي حالتي تنقانية يعني حالتك كإنسان تيايا تاقية كريتوا هموي أداب آوا بلحظيك لبر او خوش يسكانم او كسانة زياد لخوا اترسن كخوا باش اناسن او يشبع علمي شرعي اكري خواهي تعالى لقرآن بيروزة افرمي باسي شايتي اكا قوري خوا يكتاي خوا افرمي كي شايتي ادا لسر يكتاي خوا شهيد الله انه لا اله الا هو خوا خوي شايتي ادا كتاكو تنيايا خواهي پروردگار هیچ کەسێک نییە شایستەی پەرستن بێ ئیلا ئەڵڵا نەبێ لەگەڵ خوایە مەلایکان شایەتی ئەدەن لەگەڵ مەلایکەکانە ئولول العلم شایەتی ئەدا ئەوانەی کە خاوەن علمن شایەتی یەکتایی خوای پەروەردگار ئەدەن یعنی خوا شایەتیەکەیان قبول ئەکا و ئەیان کا بە شایەت لەسەر گەورەی و یەکتایی خۆی ئەمە بەڵگەیە لەسەر گەورەی ئەهلی علم ئەوانەی کە بەدوای علما ئەگەڕێن پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثا کە لە صحیحەین هاتووە فەرمێ خواهي تعالى علم راناك يشتو لآخر زمانه طبعا خواهي تعالى علم هالناقري يعني علم نميني لنا وخلقا بلكو خواهي تعالى علم نايل بتشي بويك علماء أمر كانت علماء كان أمر يتركسنا بلجيجيان رين ما يبا خلق بدا حتى وكواي بيدع عالم يكناميني كعالم نما خلق پێویستیان بە علمە بۆیە ڕووەکەنە کەسانێک کۆڵ کە عالم یا نەفام نەزان خۆیان ئەکەن بە سەرکردەی خەڵق و ئەبن بە پێشەوای خەڵق سەر لە خەڵق تێکەدەن پرسیاریان لێ ئەکرێ وەڵام ئەدەنەوە بە نەزانینەوە طبعا ئەو کاتە هەم خۆشیان گومڕا ئەبن هەم خەڵکیش گومڕاکەن ئەوە یەکێکە لە علاماتی قیامەت بەڕاستی لە زەمانێکا دێ کەسانێک خۆیان ئەکەن بە عالم کە هیچ نازانن یا شارەزاییان نییە یان شارەزاییەکی کەمیان هەیە و خەڵکیش بەعام براینەوە تەسەور مەکەن خەڵک بزانێکی عالمە و کی عالم نییە ئێستا لە کوردستانی خۆمانە تەماشاکەی خەڵک دائیمەن ڕووەکاتە ئەو کەسانەی کەوا مەزهەریان بە عالم دیارە بەهۆی سەریانەوە کە سپیە بەهۆی ڕیشیانەوە کە هەیانە بەهۆی هەندێک لیباس ئەیکەنە بەر مەسەلەن جوبەیە عەمامەیە خەڵک بەوە ئەزانێ وا ئەزانی ئەوە عالمە بۆیە ئەوانە زۆر جار خەڵکە خەڵەتێنن زۆر جار کابرا بەو لیباسەوە بەو شکل و شێوەوە خەڵک ئەخەڵەتێنێ يعني معناه ئەوە نییە کە ئەهلی علم يعني ئەوانە تیانە نییە ئەهلی علم بێ بەڵێ تیانە هەیە ئەهلی علمە بەڵام مەبەستم ئەوەیە کە خەڵک نازانێ خەڵک سیر لیباسەکە سیر مەزهەرەکە هەموو کەسێک ئەتوانێ مەزهەر ئێستا چی کەسێک ئەهێنی ئەتوانی مەزهەری مەلایەتی پێ بدەیت و بێ لەم شوێنە قسە بۆ ئێوە بکە ئەگەر ئێوە لە علم ورد نەبنەوە ئەتوانێ بتان خەڵەتێنێ بەڵام ئەگەر لە علم شارەزاییتان هەبێ یان وریابن ئەزانن ئەو کەسە عالم نییە و ئەزانن و ئەتوانن لە خۆتانی دووری خەنەوە جا ئەمە مەوزوعەکەیە لە ئاخر زەمانە کەسانێک لەو شێوازە پەیا ئەبن و ئەمڕۆ لە عالەمی ئیسلامیە زۆرن کە بەکار ئەهێنرێن دەسڵاتداران بەکاریان ئەهێنن بەڵکو بگرێت جوولەکەش بەکاریان ئەهێنێ ئەمریکاش بەکاریان ئەهێنێ لیباسی علمەکەنە بەریان وڵاتێک گیری کردو بەدەست کابرایەکەوە هیچ نەزان عمری 70-80 ساڵە
ئەبێ ئەم عالەمە هەمووی چاوەڕێ ئەو بکە بزان جەنابیان چییە فەرمن ئێمەش باش ئەزانین ئەوە کەسێکە دروست کراوە بەڵام وڵاتێکی گەورەی 40 ملیۆنی جاری وا هەیە بەدەستی زەلامێکەوە گیری کردو بە ناوی عالمەوە خەڵکی پێخەڵەتێنراوە جا ئەبێ ئاگامان لێبێ المهم هەروەها لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم هەر کەسێ خوا چاکەی پێ بوێ فێری زانستی شەرعیەکە من يريد الله به خيرا يفقهه في الدين لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ ڕێگای علم بگرێتە بەر بە دوای علما بگەڕێ خوای تەعالی ئەو ڕێگایی بۆ ئاسانەکە بۆ بەهەشت مەلائیکەکانی خوا لە باڵە فڕێ ئەکەون کاتێک عالمێک ئەبینن بەلایەنە تێپەڕ ئەبێ یعنی وەکو چۆن ڕێز بۆ ئەو عالمە لە بەرامبەری ئەو لە باڵە فڕێ ئەکەون احترام یەگرن حتا تەنانەت هەرچیها لە ئاسمانەکان و زەویە داوای لێبوردن بۆ ئەو کەسانە ئەکەن کە بە دوای علما ئەگەڕێن حتا تەنانەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ماسی ناو بەحرەکان حوتی ناو بەحرەکان تەنانەت مێرولە لە ناو کوونەکەی خۆیان دوعای خێر بۆ ئەو کەسانەکە کە بە دوای علما ئەگەڕێن وفەزلی ئەو کەسانەی کە علمیان هەیە بەسەر ئەو کەسانەوە کە علمیان نییە وەکو فەزلی خۆر وایە بەسەر ئەستێرەکانەوە وەکو فەزلی مانگ وایە بەسەر ئەستێرەکانەوە وعلەما وەرەسەی پێغەمبەرن يعني پێغەمبەرەکان وەرەسەیان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کوڕی نەبووە لە دوای خۆی بەڵام علەما جێگری ئەون يعني جێگری پێغەمبەرن صلی الله عليه وسلم هەر کەسێ زیاتر لە علمی پێغەمبەر ببا زیاتر لەوەی بردووە کەوابوو خۆشەویستەکانم علم زۆر گرنگە علم زۆر گرنگە و زۆر پێویستە و زۆر مهمە بەڵام لەوە مهمتر ئەوەیە کەوا چەندێک بەو علمە عەمەلت کردووە ئەوەیە لە حەدیثەکە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پرسیاری چوار شت لە ئینسان ئەکرێ لە ڕۆژی قیامەتە لە کاتێکا محاسبە ئەکرێ یەکەمیان لە تەمەنی لە چیا سەرفی کردو دووەم لەو علمە نافەرمێ حتى نافەرمێ چەندێ علمی پیا کردووە ئەفەرمێت چەندێ عەمەلی بە علمەکەی کردووە تۆ ئێستا ئەمە مەجلیسی علمە تۆ هاتووی بۆ مزگەوت لەوانەیە تۆ لە ژیانتا حتى ئەو کاتێک کە ئەگەڕێتەوە بەلای خوای تەعالی لەوا چێ 2000 3000 مەجلیسی علم هەر لە جمعە دانیشتوێتی ئیتر بێجگە لەوەی لە مۆبایلەکەتە هەیە بێجگە لەوەی لە تەلەڤیزۆن گوێت لێ ئەبێ بێجگە لەوەی کە لە مناسباتێکی ترا و بۆنەیەکی ترا گوێت لێ ئەبێ ئەمە هەمووی مەجلیسی علمە هەر شتێک کە ABC محاسبەی لەسەرە چەندێ عەمەلت پێ کردووە چەندێ عەمەلت پێ کردووە ئەوە زۆر گرنگە خۆشەویستەکانم ئەو علمەی کە هەیە وەرد گرتووە چەندێک کارت پێ کردووە خوای تەعالی لە قورئانی پیرۆزە هەڕەشە ئەکا أفرمي يا أيها الذين آمنوا لما تقولون ما لا تفعلون بۆچی قسەیەکە کەن خۆتان عەمەلی پێ ناکەن لای خوا زۆر گەورەیە وەخوای گەورە زۆر تووڕە ئەبێ كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون يعني خوای تعالى زۆر لەوە تووڕە ئەبێ کاتێکەوە قسەیەک بکەی خۆت عەمەلی پێ نەکەی وخوای تعالى لە قورئانی پیرۆزە قليل علماء بني إسرائيل كا أفرمي أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم علماء جولك علماء يعني إيوه أمر بتشاك أكن بخلقي أمر أكن خلق تشاك به بس خوتان لبير شوى أما كيشيكي زور قوري خوش يسكن طبعا أما تنهى أو عالمانا ناقينيت كما إلا ملابي خو أو محاسبة كا إلا الشيخي قوربي عالمێکی گەورە بێ ئەو جاخوا ئەو پرسیارەی لێکە نە والله پرسیار لە تۆی شەکە یعنی تۆ حەز ناکەم بڵێم تۆ فلان چونکە 1000 کەس لە مزگەوتە دانیشتووە بەس تۆ من ئیسە پرسیار لە تۆ ئەەکەم پەنجە درێژەکەم قەزم تۆیە خوا محاسەبەتەکە لەسەر ئەم قسانە کە ABC لەسەر ئەم مەجلیسە علمانە کە ABC خوا لێت ئەپرسێتەوە تۆ ئەوەی بیست چەندێ عەمەلت پێ کرد چەندێ کردارت پێ کرد للروجي قيامتها خلقي جهنم عجائب يعني لكسي دي هوايا دن خوارة وبوناوي جهنم كاتي اكيوتا خوارة والزقي ادريو الريخولي در اكيو كابرا بدوري هديتو الروا كاتي نزيك ابنوا اهل جهنم سيرا كان اما فلانا كسا كالادعاء علمي كلنا يعني اي الين فلانا كس اي تو نبوي ادود اما بكن اما ما كان تو قصد بو خلقك النصيحتك
والله چی بڵێم خۆم ئەموت بەس عەمەلم پێ ناکرد. بۆیە خۆشەویستەکانم زۆر زۆر گرنگە ئینسانی موسڵمان عەمەل بە علمەکەی بکە. ئەگەر علمی عەمەلی پێ نەکرێ خۆشەویستەکانم سوودی نییە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە دوو نمونە دێنێتەوە، بەس لە قورئانە ئەو دوو نمونە هەیە سەیرە، یعنی وەکو جۆن نمونەی عەجیبە. خوای تەعالی نمونەی کەر دێنێتەوە لە قورئانە، مثلهم لە سورەتی جومعە مثلهم كمثل الحمار، و هەروەها خوای تەعالی نمونەی سەگیش دێنێتەوە. ئەو دوو نمونە براینە هەردووکی بۆ کەسانێکن شارەزان لە دینە عەمەلی پێ ناکەن. سبحان الله. خوای تەعالی فەرمێ نمونەیان وەکو نمونەی گوێدرێژ وایە، ئیسە گوێدرێژ پڕبانی لە کتێب بکە، با هەرچی کتێبی دنیاە بەسەر پشتەوە بێ، سوودی چییە؟ ئەو لێی تێناگا و عەمەلی پێ ناکا سوودی نییە. هەروەها کابرایەکیش عالم بوو لە بەنی ئیسرائیل، بەس لەبەر خاتر پارە، لەبەر خاتر منسەب دینەکەی خۆی فرۆشت. خوای تەعالی نمونەی وەکو سەگ باسەکە، چونکە دینەکەی خۆی فرۆشت. ئەو کەسانەی کە علمیان هەیە و عەمەلی پێ ناکەن ئەوانە باوەڕ بکە لە حەیوان خراپترن. ها خوای تەعالی لە قورئانە ئەفەرمێ ئولئیکە کەلئەنعام بەل هم ئەضەل. حەیوان علمی نییە وەخوای گەورە عەقڵیشی پێ نەداوە، ئیتر بۆیە هەر ئەوەنەی پێیە، بەڵام ئەم علمی هەیە، شارەزایی هەیە، عەقڵیشی پێ دراوە، بەڵام عەمەلی پێ ناکە. بۆیە خۆشەویستەکانم ئەم مەسئلە زۆر زۆر گرنگە. چەند زەحمەتە لە ڕۆژی قیامەتە خوای تەعالی دانە دانە لێپرسینەوەمان لێ بکە لەوەی کە بیستومانە یان فێر بووین بەڵام کارمان پێ نەکردووە. ئیتر هەر یەکێ خۆی بۆ حاسەبە بکە، چونکە برایە هەنیە شت هەیە لەوە ئەچێ من لە تۆیە ئەیبینم یا تۆ لە منە ئەیبینی یا لە یەکتریا ئەیبینین، ئێمەوە ئەزانین غەڵەتە، هەر کەسێ عوزری خۆی لای خۆیەتی، هەر کەسێ شتی خۆی لای خۆیەتی، خۆی ئەزانێت چەندی عەمەلی کردووە. ئیتر قسەی خەڵک مهم نییە. هەموو ئەم عالەمە شایەتی بۆ بدا بڵێن پیاوێکی باشە، زۆر جار ئەو شایەتی دانە زۆر جار خۆشەویستەکانم شایەتیەکی ڕیابازیە. بە تایبەت ئەوانەی کە ئەمرن پێشە بەر لەوەی بمرن هەموو عالەم ڕەخنەیان لێگرێ، هەموو عالەم ئاڵێت خوا سەی دزی کرد، سەی چی کرد، بەس کە ئەمرێ چی پیاوێکمان لە دەست دەرچوو، ئای پاڵەوانێکی عەجایبمان لە دەست دەرچوو، ئەی تۆ بوو دوێنە قسەت پێکرد، دوێنە تۆ بوو گوێنت پێدات، دوێنە تۆ بوو ڕەخنەت لێگات و دزە، ئێستا بۆ پاڵەوان ئەخر معقولە هەر بمرێ و بێتە پاڵەوان. ئیتر عالەمە ئەگەر ئەو پاڵەوان بێ عالەم گشتی دەسەکە بە دزی. ئیتر کابرایەکە دینی خۆی فرۆشتووە، مەلایەکە دینی خۆی فرۆشتووە، هەموو ڕەخنەی لێ ئەگرن، گشتی ئەزانێ ئەمە دین فرۆشە، لەبەر خاتر دەسڵاتدار، لەبەر خاتر کاربەدەست دینی خۆی فرۆشتووە. بەڵام دوایە ئەوە کە ئەمرێ گشتی چی پێ عالمان لە دەست دەرچوو، ئەخر وەڵڵە وانە. بۆیە شایەتی خەڵک زۆر جار یعنی ئێستا بە تایبەتی لەم زەمانە زۆر جار شایەتەکانیان یعنی لەبەر خاتر دنیایە یان لە نەزانینەوەیە، بەس شایەتی ئیمانداری ڕاستەقینە. ئەو ئیماندارە ڕاستەقینەش نازانێت دڵی تۆ چیتایە، لەوانەیە ئیسا تۆ شتێک بکەی زاهیر لەبەر چاو خەڵک وا دەرکەوێ وەڵا ئێژن وەڵا کابرا هاسەی شتەکەی ناشەرعیە، بەس خۆی ئەزانێ لە ناو دڵ خۆی و ئەزانە شەرعیە نەشەرعیە. بۆیە توخوا هەر یەکێ محاسەبەی خۆی بکە و بە قسەی خەڵکیش مەخەڵەتێن. خەڵک پێتانی وت پیاوێکی باشە وا نەزانن پیاوێکی باشە، خۆت محاسەبەی خۆت بکە، بزان تۆ پیاوێکی باشی یا پیاوێکی باش نیت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە دوعایەکە بەردەوام دووبارەیە کردو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو اللهم إني أعوذ بك من علم لا ينفع. خوایە پەنات پێ ئەگرم لە علمێک سوودی نییە. ئەخر زۆر سەیرە. ئیسا لەولا خوای تەعالی لە قورئانە پێ فەرمێ وەقل رەبی زیدنی علما، بەڵام لەم لایشەوە پێ فەرمێ پەنا بگرە، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لە دوعاکەیە ئەفەرمێ پەنا ئەگرم بە تۆ خوایە لە علمێک سوودی نەبێ. ئاخر علمێک سوودی نەبێ کام علمە؟ ئەو علمەیە عەمەلی پێ نەکەی، ئەو علمەیە کە ئەیبیسیت و عەمەلی پێ ناکەی. خوا پەنامان بدە. داواکارم خوای تەعالی بە خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە وامان پێ بکەی هەر شتێک ئەیبیسین لەبەر خاتر تۆ بێ و عەمەلیشی پێ بکەین یا رب العالمین. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، کاربەدەستانمان ساڵح بکەی، عالمەکانمان چاک بکەی. یا ڕەبی خوایە قسەی حەق بخەیتە سەر زمانیان یا رب العالمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت
پەنات پێگرین لە علمێکی بێسوود لە نەفسێک کە تێر نابێ یا رب العالمین یا ربی خوایە پەنات پێ ئەگرین یا رب العالمین خوایە لە دوعایەک کە وەڵامی نادەیتەوە و لێمان تووڕێتایە یا ربی خوایە پەنات پێ ئەگرین لە دڵێک کە لە تۆ ناترسێ یا رب العالمین خوایە ماڵ و مناڵمان چاک بکەی یا رب العالمین خوایە ئەم وەزعمان بۆ چاک بکەی خوایە لە فیتنەی آخر زەمان بمان پارێزی یا ربی هیچ زاڵمێک مسەڵەت نەکەی بەسەرمانە یا رب العالمین یا ربی خوایە قوتی خەڵکی بەرفراوان بکەی ڕزقیان بەرفراوان بکەی یا رب العالمین ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوشي سكان مسلمان بالرزكان من هردام نابو إن شاء الله زنجيريك لدواء أنبابتان باسي جنازة بكين هل لو كاتو كإنسان أمري و لەسەر مەرگایە هەتا کۆتایەکەی بەڵام هەندێک شتێ جاری وا هەیە دێتە پێشەوە ضروریشە قسەی لەسەر بکرێ. یەکێ لەو شتانە کە پێویستە قسەی لێ بکەین ئەم مەسەلەی تەعزیەیە کە ئێستا یعنی ئەکرێ لەناو خەڵکا بە تایبەت لە مۆزعی کۆرۆنا. ئێمە ئەزانین تەعزیە لە ئیسلامە چادر هەڵبدەیت و لە قاعی تەعزیە و ئەو شتانە لە ڕاستیە بەم شێوازە لە سەردەمی پێغەمبەران نەکراوە صلی الله عليه وسلم. سەرخۆشی سنەتە کاتێک کەسێکی ئەمرێ سەرخۆشیکردنی تا 3 ڕۆژ سەرخۆشی لێ بکەی کابرا ئەڕواتە سەر ئیشی خۆی و ئیتر ئەگەر مۆزەفی ئەڕوا بۆ دائیرەی خۆی و ئەگەر دوکانی هەبێ ئەڕوا بۆ بازاڕی خۆی و هەر کەسێک ئەیبینێت لە ڕێگا و بانە لە هەموو شوێنەکە سەرخۆشی لێ ئەکا و باشیش وایە نەمێنێتەوە لە ماڵە چونکە زۆرمانەوە لە ماڵا تەنها خەفەت و خەمت بۆ دێنێ بەس کە دەرەچی خەڵک سەرخۆشیت لێەکە ئەمە شتێکی چاکە و دڵیشت تر مەشغوڵ ئەبی و دڵ ئەو خەمە لە دڵتان نامێنێ. بەڵام ئێستا لە ناو خۆمانە بە تایبەت لە مۆزعە خەڵک ئەڵێن لەسەر قەورسان بە ئێمەی مامۆسا ئەڵێن مامۆسا بە خەڵکەکە بڵێ بڵێ تەعزیە نییە. طبعا ئەوەش ملاحەزەم هەیە لەسەری ئەو قسەکردنە کە لەسەر هین هەیە کە لە دوای ئەوەی جەنازەکە خریا قەبر و مامۆسا سێ محازەرێکەدا و ئەویش قسەم لەسەری هەیە وە لە کاتی خۆی قسەی لەسەرەکەم ئەویش سنەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم لە ڕاستیە. ئەویش خۆی بۆ خۆی شتێکە کە ئیمڕۆ لە جاتی تەلقین جاران تەلقین ئەکریا مامۆساکان لە جاتی ئەوەی تەلقینەکە نەکەن ئەڕۆن ئەوەکەن تخوا فەرقی چییە جا یعنی ئەمە هەر بیدعە ئەگەر بیدعە بێ هەر بیدعەیە هەردووکی بیدعەیە. ئەم قسەکردنە یعنی ئیلا مامۆسا ئەبن ئیلا مامۆسای ئەگەر مردووەکە نابن بۆ قەبرستان ئیلا بێ مامۆسایەکیان لەگەڵا بێ هیچ پەیوەندیەکی نییە. مامۆسا لێرە نوێژەکەی لەسەر ئەکا ئەگەرچی لە مزگەوتی شاخۆی هەر سونەت نییە نوێژ لەسەر مردوو بکرێ لە ڕاستی ئەمیش عادەتێ خراپە. المهم لە مزگەوتە ئەگەر کرا مشکلەیەک نابێ نوێژی لەسەرەکرێت دوای ئەوە ئیتر تەواوتر ئیش مامۆسا نەما لەوێ ئەخرێتە ناو قەبر و دوعای خێری بۆ کرێتەوە سەلام. ئەو خەڵکە پێویست ناکە مامۆسایەک ببیت و ئیلا بێ مامۆسا نەڕۆیت و ئەمە ئەم عادەتە لە ڕاستیە عادەتێکە ناو ئێمە هەیە ئەوە شتێکی نابەجێیە. بەڵام ئەوە لە کاتی خۆیان ڕوونکردنەوە ئەدەم لەسەری بەس ئەمەیان کە لەوێ بە مامۆساکە ئەڵێ کاکە من تەعزیە دانانێ مامۆساش ئەبە و خەڵکاڵێ مامۆسا خەڵکی نەجەماعەت ئەوە تەعزیە دانانە کابرا. بەڵام دوایەوە تەماشاکەی ئەو کۆڵانە سیارە نایگرێ 3 ڕۆژ 4 ڕۆژ هەفتەیە ئەو ماڵە ئەو خەڵکە هەمووی ها بەسەرەوە کابرا جاری وا هەیە نیەتی ناچار ئەڕوا سیارەکەی ئەفرۆشێ بەس لەبەر ئەوەی پارەی ئەوە پیاکە خواردن بابە و خەڵکە کە هانە بەسەر ئەمە لە ڕامەکەی دینە. تۆ ناوێنەی چی ناوێنەیە على ئاساس عیبە و ناخۆشە و دوای گلەیەکە بابە ئەو خۆی ئەڵێ من تەعزیە دانانە خۆی ئەڵێ من تەعزیە دانانە ئیتر عیبە یعنی چی؟ تۆ لەسەر قەورسان ئەوە قبول نەبێت نوێژی لەسەر بکەی ئەوە قبول نەبێت تۆ لەگەڵا چووی بۆ قەبرستان ئەمانە هەمووی سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئیتر دوای ئەوە یعنی چی ئیلا بێ بڕۆی بۆ ماڵی پند دەستخیتە ناو دەستی بێژی کاکە خوا جەزات داتۆ تۆ لەسەر قەورسان لەگەڵیا بووی. ئەمە عادەتێکە بەڕاستی زۆر خراپە زۆر خراپە. یعنی ئەمە طبعا حتا منطقەکە جاهیلتر بێ زیاتر تایەتی ساو منطقانەی تۆ زێوریاترن لە لایەنی شەرعی شارەزان کەمترە ئەمە بەس لەو شوێنانەی کە لایەنی شەرعی زەعیفن وەکو خوار منطقەی خوار کابرایەک سوار بوو لەگەڵ لە ناو سیارەیەکە بەرەو جەبارە چوو بوون
کابرایەک ئیتر باس ئەم مەسەلەی تەعزیە کرا و ئەرکەکەی چەند قورسە کابرای عەرەبی تیا بوو خەڵکی دێهاتەکانی دەوروبەری جەبارە بوو کوڕە وتوی برا ئێوە هێشتا چاکن کوڕە ئێمە خراپین وتویان چۆن وتوی برا من باوکم بە لە مانگێ بەلەیسە وەفاتی کرد کە وەفاتی کرد پیکابێکمان هەبوو تەرەکتەرێکشمان هەبوو 200 سەرمەڕشمان هەبوو بەس تەنها من کوڕیم و 3 و 4 خوشکم هەیە تەسەور ئەکەن لە ماوەی ئەم مانگە هەموو ئەو ئاواییەوە خەڵکی دەوروبەرەکەشی لە ماڵ ئێمە نانیان خواردووە هەر 200 سەرمەڕەکەم ڕۆیشت مەکینەکەمیشیان فرۆشت پیکابەکەمیشیان فرۆشت و قەرزاریشم لەسەریەوە یعنی من بەس تەنها باوکم نەمرد کۆسیشم کەوت ماڵەکەشم تیاچوو ئیبرا ئەمە کەی دینە ئەگەر ئەمە ئێوە بە دین ێزانن کەیفی خۆتانە من ئەمە علمی شەرعیە لێر و ئەیڵێم واللهی ئەوە دین نییە واللهی هەر کێ بکە گوناحبارە واللهی ئەوەی کابرا ئەڵێ مەیەن بۆ ماڵەکە من تەعزیەدانەنم برچی بۆ ماڵی گوناحباری ئیتر تۆ کەیفی خۆتە بە دین ێزانی کەیفی خۆتە ئێمە دین ڕوونەکەینەوە خەڵک هەر گوێی ناداتێ باسی دینەکەین خەر هەر گوێی ناداتێ ئەوەیە کە ئێستا ئێمە وتمان علمی شەرعی چەندێ عەمەلت پێ کردووە من ئەگەر دیندار بم هەموو دنیا گلەیم لێ پاکێشە نییە من ئەوە ئەکەم کە خوا پێی خۆشە ئەوە ئەکەم کە شەرع ئەڵێ ئیتر خوام کردی ئەوەی گلەیم لێکە باوکمە برامە کەس و کارمە من شەرع برایەکم داوام لێ بکەم من ناشەرعی بکەم من چۆن بە قسەی بکەم باوکم داوام لێ بکەم من ناشەرعی بکەم چۆن بە قسەی بکەم ئامۆزاکەم ڕئیس عەشرەتەکەم خزمەکەم داوای ناشەرعیم لێ بکەم من چۆن بە قسەی بکەم ئێکاکە مەیکە ئەگەر من و تۆ ئەمەوتمان ناشەرعی ناکەین ئیتر خۆی دنیا باشە بێ جا لەبەر ئەوە خۆشەویستم لە لۆمەی لۆمەکەر مەترسە دین چی ئەڵێ ئەوە بکە واللهی ئەوەی خوا و توێتی ئەوە باشە ئەوەی پێغەمبەری خوا و توێتی ئەوە باشە ئەوە پاکە ئەوە جوانە هەموو عالەم گلەی لێ بکە مەترسە و بەخوا ئەوەکەی تریشی کە خوا نەیوتۆ ئەمانە بە هەموو عالەم بڵێ بەخوا پیاوێکی باش بوو دەبزانە ئەڕێتە لای خوای تەعالی بزان پیاوێکی باش بوو بزان سوودی هەیە بۆت إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا